بەناوی خوای گەورە و میهرەبان بە بۆنەی هاتنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئەمڕۆ لە پرۆژەیەکی جیاوازتری مەدەنیترە هەستان بەکردنەوەی ماڵە دارینەی کۆترەکانی نەحیشوان. ئەم پرۆژەیە خۆی دەبینێتەوە لە دوو ماڵ بۆ کۆترەکان کە جێگای 150 کۆتریتی ئەبێتەوە لە دەواازەی نەحیشوان دامانناوە. ئامانج لەم پرۆژەیە کۆتر خۆی نیشانەی ئاشتیە و دەمانەوێت لە دەواازەی نەحیشوانەوە بەڕووی هەموو جیهانە پەیام بگەێنین کە وڵاتەکەی ئێمە پێویستی بە ئاشتەوایەتیە و پێویستی بە ئاشتەوایەتی سیاسی هەیە لە بینی حکومەتی هەرێم و حکومەتی مەرکەزیە و هەروەها پێویستی بە ئاشتەوایەتی کۆمەڵایەتی هەیە لە بینی خێزانەکانە و هەروەها لە بینی شارەکانە لە بینی هاوڵاتیانی گوندەکانە. بۆیە ئامانجی ئێمە گەیاندنی ئەم پەیامە پیرۆزەیە و ئەم پرۆژەیە لە سەرتاوە ئێمە هەوڵەدەین فراوانتری ئەەکەین و شار تەنیا پێک نەهاتووە لە ساتر و لە سەیتەرە و لە تاسە و لەم شتانە شار ئەمە نیشانەی شارستانێتە ئەمە بەشێکە لە جوانکاری شار. بۆیە ئێمە ئەمانەوێ نەحیشوان کە پێشتر سەربازگە بووە چەند جارێک لایەن ڕژەمەیەک لە دوایەکانەوە تەخت زەوی کراوە ئەمانەوێ وردەوردە بنیادی بنینەوە لە ڕێگەی سەوزایی و لە ڕێگەی ئەم کارە مەدەنیانەوە جوانتری بکەیت.